سڵاو چ پەیوەندیەک هەیە لە نێوان میحوەری مقاومەت و چەپەکانی دنیادا؟ ئایا ڕاستە ئەم دوولانە هەردووچیان هەماهەنگێکی تەواویان هەیە دش بە بەرژەوەندەکانی ئەمریکا لە دنیادا؟ بینەرمان بن. لە دوای هەرەسێنانی بەرەی یەکێتی سۆڤیەت وەک ڕکابەری سەرەکی ئەمریکا و سیستمی سەرمایەداری، گۆڕانکاری لە جەمسەربەندی لەسەر ئاستی جیهانی داهاتە ئاراوە. ئەم جارە لە ناوچەکەدا بەرەیەکی بەرفراوان بە سەرکردایەتی ئێرانی شیع مەزهەب دژی ئەمریکا سەری هەڵدا کە لەسەر ئاستی جیهانی شاوتەری بوو هاوکار بوو لەگەڵ هەندێک وڵاتانی ئەمریکای لاتین و ئاسیا وەک چین و کۆریای باکوور. ئەمە بوو بەهۆی بەرفراوانبوونی بەرەی بەرەنگاری لە بەرامبەر سیاسەتەکانی ئەمریکا. لە کوردستانیش هەمیشە هزری چەپ بە جۆرێک لە جۆرەکان لەم جەمسەربەندی نوێدا کەوتۆتە بەرەی ئێران لە بەرامبەر بەرەی لایەنگرانی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەدا کە زۆرتر وڵاتانی سوننە مەزهەب لەخۆ دەگرێ. پرسیاری سەرەکی ئەوەیە چی ئایدۆلۆژیای چەپ و شیعەگەرایی لێک گرێ دەدات؟ خاڵی هاوبەشیان چییە؟ ئایا تەنیا پشتبەستن بەم بنەمایە کە دەڵێ دوژمنی دوژمنم دۆستمە بەسە بۆ داڕشتنی سیاسەتێکی ڕادیکاڵ، یان ئەوە بەرژەوەندی سیاسی و سەربازیە ئەمە یەکلایی دەکاتەوە؟ لەلایەکی ترەوە ئەم جەمسەربەندیە توندە لە نێوان بەرەی مقاومەت و چەپ لەلایەک و لایەنگرانی بە جیهانی بوونی سیاسەتی لیبرال لەلایەکی تر تا چەند توانیوێتی ئاسایش و ئارامی بۆ خەڵکی ناوچەکە دەستەبەر بکات. شۆڕشی ئیسلامی ئێران ساڵی 1970 سەری هەڵدا. هەر لەو کاتەشدا سەرکەوتنی بەدەستێنا. ئەمریکیەکان وا بەنیاز بوون کە ئەم شۆڕشە لە بەرژەوەندی خۆیان و دژ بە یەکێتی سۆڤیەت بێ. بەڵام دوجار شۆڕشی ئیسلامی لەگەڵ هەموو چەپەکانی دنیادا یەک دەگرێت دژ بە ئەمریکا، لەوانش یەکێتی سۆڤیەت. لە ئێستاشدا ئێرانیەکان لەگەڵ هەموو چەپەکانی دنیادا ڕێکن دیسانەوە دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا. ئایا تا چەند ڕاستە ئەم قسەیە کاتێک کە ئێمە ئەڵین ئێرانیەکان و چەپەکانی دنیا لەوانش چەپەکانی ناوخۆی باشووری کوردستان و باکووری کوردستان لەگەڵ ئێرانیەکاندا هەماهەنگن. ئێران دەوڵەتێکی دینی مەزهەبیە. ئەوە لە ماوەی 40 ساڵدا هەموویمان بۆ دەرکەوتووە. لەم لاشەوە چەندین دەوڵەت هەن کە چەپن مادین بێ ئایدۆلۆژیایکی توندڕەی مارکسیان هەیە و چەندین حرەکاتی سیاسی ئایدۆلۆژیشمان هەیە کەچی سێرەکەن لە نێوان ئەم دەوڵەتە دینیە خوراافیە تیۆلۆژیەیە لەگەڵ ئەم دەوڵەتە چەپە مادیگەرانە و حرەکاتی مادیش جۆرێک لە نزیکبوونەوە هەیە بەگشتی. پێت وایە هۆی ئەمە چییە؟ هۆکاری ئیدیۆلۆژی هۆکاری مێژوویەیە لە بوارێکی ئەگە سێری شۆڕشی ئیسلامی بکەین لە ئێران لە 1970 لەم کاتەدا جەنگی سارد هێشتا بەردەوام بوو. لەبەرەوە لەو کاتەدا کوتلەی سۆڤیێت وایان ئەبینی حتى ئەو وڵاتانەی کە مارکسینین بەڵام دژی ئیمپریالیزمن دژی ئەمریکان لەو بوارەوە دۆستایەتیان لەگەڵیان ئەکرد. اینجا ئەم بۆ نمونە حتا حزبی شوعی ئێرانی حزبی تودا حتا ئاخر ڕۆژ بەلەوەی بۆ بڵێ بچەوسێنەوە بتاوێنەوە تەئیدی جمهوریە ئیسلامیە کرد و جمهوریە ئیسلامیش لە هەرچەندە ئەڵێ لا شەرقیە و لا غەربیە بەڵام لە حقیقەتدا زۆر نێزک بوو لە کوتلەی شەرقی. خودی خامنەی لە 1986 وەکو سەرۆک کۆمارەچێ بۆ کۆریای باکوور تا ئێستا کەم سەرۆک جمهوریە چوە بۆ ئەوێ و لە هەمان کاتشە وەکو ئەزانین علاقاتیان لەگەڵ وڵاتانی ئەمریکای لاتین کە نێزگە لە چەپ وەکو فێنزوەلە وەکو کوبا ئەم علاقانە بەردەوام بووە. هۆکاری ئەم بەردەوامیە چیە بەلای بەڕست؟ هۆکاری ئەم بەردەوامیە بەرژەوەندیە ینی بەرژەوەندیەکان یەکەگرن ئەوش دوژمنایەتی بۆ ئەمریکا و وڵاتانی غەربیش تا ڕادەیەکی گشتیش تا ڕادەیەکی زۆرش لەگەڵ ئەمریکان لە دوژمنایەتی ئێران و ئەمە ئەتوانم بڵێم سەبەبێکی حقیقیە. یعنی بەم قسەی بەڕێزت بڵێن بەڕای بەڕێزت زۆرتر مەسلحەت کویان نەکاتەوە یا جۆرێک لە ئایدۆلۆژیە
بۆ چوونی من زیاتر بەرژەوەندیە مەسلحەتە نەک ئەیدیۆلۆجیە چکە ئیدیۆلۆژیای جمهوریەتی ئیسلامی وەکو خۆیڵەی مەذهبی دوانزەی شیعەیە دوانزەی ئیمامی شیعەیە بە هیچ جۆرێک کۆی ناکاتەوە لەگەڵ ئینا بەڵام ئەوان لە بەرژەوەندەکان بەڵام زۆر جمهوریەتی ئیسلامی زۆر پراگماتیکە ڕژێمێکی لە سەراحەت تا ئەڵێ ئیدیۆلۆژیە لە ڕواڵەتە بەڵام لە حقیقەتە لەگەڵ ئەمریکیەکان تەعاونیان کرد بۆ ڕوخانی سەدام ئەوان یعنی بواری ئیدیۆلۆژی لە جمهوریەتی ئیسلامی بە ڕەئی من ئەو فاکتەرە نیە لە پەیوەندیەکانی دەرەوە لە ئایدۆلۆژی مەبەستمەوەی کە ڕادیکاڵ بن بەڵێ لە ڕادیکالی بەڵێ بەڵام ناڵێم جمهوریەتی ئیسلامی ڕادیکالێکی پراگماتستن لە ئەفغانستان لەگەڵ ئەمریکیەکان پەیوەندیان کرد بۆ ڕوخاندنی ڕژێمی تاڵەبان و لە هەمان کاتشە پەیوەندیانە بوو لەگەڵ ئەمریکان و تەئیدی ئەو ئەحزابە شیعیانەیان کرد کە لە ئێران و وەکو مەجلیس العەلا کە بچن بۆ ئەمریکا لە وەختی بوشە بۆ ڕوخاندنی سەدام. باشە مامۆستا ئێستا غیری بڵین مەسەلەی دەوڵەتان حرکاتی سیاسی چەپگەراش زۆر بەلای پێتوانێ ئەوانیش هەر بەلای ئەمریکا لا ئەدەن حرکاتی سیاسی و ئەحزابی تەنانەت مقاومەش با بڵێ مەسەلەن لای خۆمان وەک پەکەکە زۆرتر بەلای ئەوان با ئەدەن و لەو بڵین تەوەرەیە ئەسوڕێنەوە یعنی با بڵین پەکەکەی ئەوەی لای خۆمان پەکەکە پەیوەندیەکانی لەگەڵ جمهوریەتی ئیسلامی تەفسیری تریە تەفسیرێکی مێژووی هەیە ئەوەیە مەثەن لە شەڕ لە سەدەی شانزەیەم کە شەڕی چاڵدێرانە بێت شاه ئیسماعیلی سەفەوی دعم کرا لەلایەنی عەلەویەکانی با بڵێن ئەوەی ئەمڕۆ لە تورکیان لە وەختێکە سونیەکان کوردە سونیەکان لەگەڵ دەوڵەتی عوسمانی بوون لەگەڵ کاتەش هەر دەردە مەذهەبیەکە کوردی لەت کردووە بەو حساب حەزەکەم بزانین کورد لەت کراوە پێش سەفەوی پێش عوسمانی چونکە پێش سەفەویەکانش کوردستانی ڕۆژهەڵات هەر لەگەڵ ئەو دەوڵەتانە بووکە لە ئێران حکومیان کردووە لەبەرەوە ئەمە هەڵەیەکە لە ناو خەڵکە ئەڵێن ڕسمی وەرگرتووە لە چاڵدێرانەوە لە چاڵدێرانەوە شێوەی ڕسمی وەرنەگرتووە بەڵکو پێش چاڵدێرانە بەڵام شێوەی ڕسمی وەرئەگرێت ئەتوانین بڵێن لە ئیتیفاقیی لۆزانەوە بە 4 پارچە ئەکرێت پێش ئەوە زۆر جار مەثەلەن لە سنە والیەکە بووە سەر بە سوڵتانی عوسمانی بووە زۆر جارش سەر بە شاران بووە با بگەڕین سەر بابەتەکە بەڕێزت فەرمووت مێر لە مێژووە عەلەویەکان پشتی ئێرانیان گرتووە وایە جا ئێستا پەکەکە حەقی بەسەر ئەو مەسەلەوە چییە وڵڵاهی یعنی من خوێندنەوەیکم هەیە بۆ مەسەلەکە احتیمالە لای برادەرانی پەکەکە قبول نەبێ تەئسیری ئیدیۆلۆژی تەئسیری تەکوینی سەرکردایەتی پەکەکە سایکۆلۆژیان یانی نا سەرکردایەتی پەکەکە کە ئەوانەی دامەزرێنەرن 23 کەسن تقریبان 16یان عەلەوی و ئەمڕۆ ئەم عەلەوی بوونە ڕەنگە داتەوە لە قەراراتی پەکەکە بەس ئەوان چەپگەرایەکن ئیمانیان بەدین نییە بۆچی وایە بەڕێزت وا تەفسیر یعنی ئێمە یعنی زۆر کەس واڵێ مەثەلەن ئەگەر ئەوانە چەپگەران ئیمانیان بەدین نییە ئەمە سوتفەیە بەس لەگەڵ ڕژێمی سووری کە ڕژێمێکی تائیفی زۆر دڕندا پەیوەندێکی زۆر بە قوتیە پەکەکە لەو ڕۆژەوە دامەوە هەتا ئەمڕۆ و لە هەمان کاتشە نا لێرە بەرژەوەندی نیە خودی عەبدوڵڵا ئۆجەلان لە چەند جارێ لە وتارەکانی ئەڵێ ئیسلامی شیعەگەری ئیسلامی ڕاستەقینەیە ئەڵێ ئەوەی سونە بە تایبەتی ئەبوو بەکر و عومەر و عوسمان ئەڵێ و ئیسلامی سەرمایەداریە و قتاعی و دەرەبەگایەتیە و ئەوە ئیسلامێکی غێر حەقیقیە ئیسلامێکی منحرفە ئۆجەلان ئەم تەسریحاتانەی لە چەند جارێک وتووە و خودی ئۆجەلان خۆیانش و سەرکردەکانیانش ئەمڕۆ لە قەندیلا لەگەڵ جمهوریەتی ئیسلامی پەیوەندیەکی زۆر بەهێزیانەیە و ئەم پەیوەندیە لە دوای 2011 بەهێزتر بوو پێتوانێت لەسەر مەبدەی دوژمنم دۆستمە هەم سووریا حافزەزە دژ بە تورکیا بەکار هێناون هەم ئێرانیشی عاد دژ بە سەدام و دژ بە تورکیا لە تاکو ئێستا بەکارێن پێتوانێت ئەمە شوا بێت یانی تا ڕادێک وایە چونکە چەپش فکری چەپش جەناب تۆزی پێشستەوتت ئەوانش پراگماتیزمیان هەیە هەر باڵەکەی پەکەکە لە سووریاکە
پارتی دیموکراسی پێدا لەگەڵ ئەمریکا تەعاونەکەن بەڵام لەگەڵ جمهوری ئیسلامی تەعاونەکەن بەس تەعاونی پەکەکە لەگەڵ جمهوری ئیسلامی بە شوەیەکی استراتیجی ئەبێ لە 2011 لە دوای بەهاری عەرەبی چونکە لێرەدا بە بۆچوونی من سەر لە نوێ جانبە مەزەبیەکە دێتەکایەوە ئەوان ئەترسان عەلەویەکان ئەترسان ئەگەر تورکیا سەرکەوێت لە سووریاوە عمقێکی بێ بۆ عالەمی سونی وڵاتێکی زلهێزی سونی لە منطقەکە ئەبێ ئیجا عەلەویەکان دائیمەن ئەو ترسە تاریخیان هەیە کە تەجروبەی عوسمانی دووبارە بێتە سەریان بچەوسێنەوە عەلەویەکانی تورکیا بەڵێ عەلەویەکانی تورکیا و عەلەویەکانی سووریاش لەو کاتە چەوسێنراونەتەوە بەس عەلەویەکانی سووریا کەمنەوە لە ساعت 10 سووریا لە سەتا بەڵێ 12 بۆ 15 بەڵام حاکمن لە وڵاتە وەکو جەناب تاگاداری بەڵێ مامۆستا بەس من ئەوەی دیقەتمدا کاتێک کە هەدەپا دەرئەچێت لە ئینتیخاباتە حزبێکی سیاسیە کەچی یەکەم وڵات ئێران پیرۆزبایی لێکە مەسەڵەن کەناڵی عالەمی حیزبوڵڵا پیرۆزبایی ئەمە شەر هەمان بەڵێ سڵاحەدین دەمیرتاش لە دوای هەڵبژاردننی یەکەم باڵیۆس پیرۆزبایی لێکە لە باڵیۆزی ئێرانە لە تورکیا و لە قەنالی مەنار کە سەر بە حیزبوڵڵایە ئەوە بایەخێکی تایبەتی پێدرا من ئەمە چکە ئۆزەلان و پەکەکە خۆیان دائما لە قەڵەم داوە بە مەحوەری مقاومە هەر مەسەلە مەحوارەکەی دوش بە ئیمپریالیزم و دوش بە ئەوان وا دەڵێن لەو کاتەدا بەرژەوەندیان لەگەڵ سووریا و ئەمڕۆژ لەگەڵ تورکیا و ڕژێمی سووری وا گونجێنی خۆیان وا لە قەڵەم بدەن بۆچوونی من دژمنایەتیانش بەرامبەر هەرێ حکوومەتی هەرێم ئەمڕۆ هەر لەو منتەقەی یعنی ئێستا با بڵین کۆریای باکوور بەو هەموو دڕندەیەی و تۆتالیتاری خۆی شوی بە ئێرانە خوا ئەم نزیکێ وکو بەڕێزت فەرمووت هەر لە 86ەوە خامانەی زیارەتی کرد یعنی ئەمە هەر بۆ با بڵین بۆ ئەتۆمیەکە نەبووە لەو کاتەوە بۆی ئەتۆمی دروستکەنیان لەو کاتە من ئاگادار نیم جمهوری ئیسلامی لەو کاتەدا فکری باڵین چەکی ئۆتۆمی ببێ بەڵکو لەو کاتەدا جمهوری ئیسلامی لەگەڵ زۆربەی وڵاتە چەپەکانە پەیوەندیە کرد دژی ئەمریکا لەو بوارەوە بەس خۆچێکی لە ئەمریکا شوەرگرتبوو لە ڕێگای ئیسرائیلەوە بەڵێ لە کاتی شەڕی عێراق و ئێران معروفە ئەوان چەکیان لە من خلالی وەسیتەکانەوە چەکیان لە ئیسرائیل شوەرەگرت لە ئەمریکا شوەرەگرت بەڵێ سیاسی جمهوریە ئیسلامی لە ئێران سیاسی دەرویان زۆر پراگماتیستە بەڵام بڵێن ئەم حرەکاتانە و ئەم دەوڵەتانە بۆ مەسلحەتی خۆیان بەکارهێنن یعنی با بڵێن بەڵێ یعنی سیاستمەدارانی ئێران تا ڕادەیەکی زۆر دووربینن لە سیاستیانە طبعا من بە بۆچوونی من ئەم ڕۆژانەنا بەس لە ڕابردوودا بەڵێ زۆر توانیانە ئەحزا حتا حزبی شوعی ئەحزابی چەپەکانی ئێرانیان بەکارهێنا بۆ خۆیان خومەینی تاکو ئاخر ڕۆژ لە تەحالوفیە کرد لەگەڵ ئەحزابی شوعی لە ئێران دوای دوای لیانی داوین بوو بەڵێ پراگماتزمەیە بەس تەحالوفی پەکەکە لەگەڵ باڵێ جمهوریە ئیسلامی تا ڕادێک ئەگونجێت لەگەڵ ئەمنی قەومی ئێرانی ئەمڕۆ بۆ پەکەکە لە 2001ەوە دروشمی دەوڵەتی سربەخۆی لاداوە ئێستا ئیمانی بە دەوڵەتێکی ئیمانی بە دەوڵەتی نەتەوەنیە ئیمانی بە دیموکراتی فدرالیزمە لەبەر ئەوە ئەمە لەگەڵ ئێران ئەگوندێت جمهوری ئیسلامی ئێران دەوڵەتێکی دینی مەذهبی شیعی ئەگەر ڕاست بێم کەلیمێ خورافیشە کەچی لەم لە حرەکاتی چەپ ماتریالیزم باوەڕ بە دیالکتیکی مێژوو جۆرێک لە پەیوەندیەکی تون تا ئێستا لە هەفتانەوە تا ئێستاش هەیە بەگشتی حرەکاتی چەپ و دەوڵەتە چەپەکانیش بەگشتی لەگەڵ ئێرانە پێت وایە ئەم قسەی ڕاست بێ من بە پێچەوە شتەکە بینم ئەوەی کایزانم کە لەوەتای دوای هەفتانەوە کە جمهوری ئیسلامی دروستە بێت ئێران
شتێک ئەگرێتە دەست یعنی وەکو وەزیفەیەکی سیاسی لە ناوچەکەیە دژ بە سیاسەتی نوێی بڵێن سەرمایه‌داری معاسر هاوچەرخ سیاسەتی ئیدارەدانی سیاست یعنی ئیدارەدانی سیاست چۆنە هەموو ئەو هێزە گروپە جیاوازانی کە بە پێچەوانەی ئەمریکاوە تەعاملەکەن پەیوەندیان باشەکەنەوەڵاوە ئیدارە لەگەڵ ئەوان نادەن ئەم ئیدارەدانا بێسە نوێنەکەت بۆ جێگەیەک هەمووە بیانەوەکە بۆچی لەسەر ئەساسیەوەی کە دوژمنەکەم دۆستمە ئەوهایە یعنی جەبهەیەک دروستە بێ ئەم جەبهەیە لە دەرەوەی خەیاڵی ئەمریکیەکان بوو چکەوان پێشترش لەگەڵ ڕووسیا پێتوا بوو ئەمریکیەکان و تەسەوریان ناکرد ئێران و چەپەکان ڕێ بکەون بەیەکەوە مەبەستەوە خۆی ڕێکەوتن نییە ئیدارەدانە مەسەرەن کە ئیدارەی هەر هێزێکەدات لەبەرەوە نیە هێزەکەی قبوڵە مەسەرەن ئیدارەی حوسەکاندا لەبەرەوە نیە حوسەکانی قبوڵە ئیدارەی پەکەکادا لەبەرەوە نیە پەکەی قبوڵە لەبەرەوەیە وەکو کارتێکی سیاسی بەکاریان دێنێ و بۆی جێگەی خۆی بکاتەوە بۆ ئەو هەدەفە سیاسی کە هەیەی لە ناوچەکە مەسەلەن چۆن بوونی پێگەی سیاسی اقتصادی لە ناوچەکە پتە بکات لە ڕێگای ئەم گروپانەوە مامۆستا من یەکەیەکە بڕۆن حزبی توودە لە 79 هەتاکو خەڵیشیان تەکان هەر پشتیوانی لە ئێرانە کرد لە جمهوری ئیسلامی نەک لە ئێران خۆی پێتوانی ئەو بڕوانە دیفاعکردن لە ئێران جیایە لە جمهوری ئیسلامی ئێرانە جمهوریە لە ماخر بۆی من ئینجا بن وای نازان بۆ لەبەرەوەی ئەو بۆی منە حسانی تەبەری کیانوری کاکوژێ وازە هایادی چۆن کوژێ ئەخر دوای ئەگەر بێت و ئەوان لەگەڵ ئەوانە متفق بن بۆچی کوژێ لەبەرەوە بە بڕوای من پەیوەندیەکە پەیوەندی دەوڵەتە یعنی هەموو چەپەکان بڕوایان بە دەوڵەتی خۆیان هەیە هەموو چەپەکان بڕوایان بەوە هەیە کە چەپ بەمانایەوە نا چەپ بەمانایەوەی کە بیرکردنەوەی چەپانەیە مەسەن ئێمە چەپی ئیسلامیمان هەیە چەپی قەومیمان هەیە ئەنواعی چەپمان هەیە چەپی سەقافیمان هەیە من زۆرتر ئەمە تشک خەمە سەر ئەو چەپەی کە باوەڕی بە زۆرتر لە مارکسی لینینی یا مارکسی ماویزم هەیە با بڵین مەسەلەن لە ئێستا کۆریای باکوور کوبا ڤەنزوێلا چەپە بەس زۆر دیار نییە زۆرتر پۆپۆلیستە ئەو پێتوانێ ئەمانە هەموو بۆچی ڕێکن لەگەڵ بەو شێوەیە ئەخرەبانە وەکو پێوتی ئەمانە جەبهەیەکن لە بەرامبەر ئەمریکا ینی خاڵی هاوبەشیان هەیە ینی مەسەلە باژەوەندەیە بەڵێ خاڵی هاوبەشیان دەنا ئەمانە هیچیان موافقی یەکتر نین یعنی هیچ بڕوا ناکەم دەوڵەتی جمهوری ئیسلامی بەم نەزمەی ئێستاوەی موافقی هیچ خاڵێکی هەیە لەگەڵ هیچ دەوڵەتێکە هیچ نەزمێکی سیاسیە تەنها بەرژەوەندی اقتصادی هەیە ئەو هەوڵی پێگەی ئیجتیماعی خۆیدا ینی هەوڵدان بووە بۆ چەسپانی پێگەی ئیجتیماعی لە ناوچەیەک دەبێ ئەو تەنازولە بکە کە پێوتێ سیاست پێتوانێ مەسەلەن چەپەکان و ئێرانیش وەک خۆت باست کرد چەپ فراوانە پێتوانێت ئێرانیش کە شیعەیە چەپێکی ئیسلامیە با بڵین لەگەڵ ئەو چەپە ڕادیکاڵی فۆرمەکەیەتی منەزانەوە وایە مە فۆرمەکەیەتی بەڵام لە ناوەڕۆکە کەمادەم دەوڵەتە ئیدان بەدوای بەرژەوەندی خۆیان کرد ئەم بەرژەوەندی لە کوێ دۆزێتەوە بۆ لە سووریا بەس دەوڵەتی ئایدۆلۆژی شۆکە هەر دەوڵەتێکی تر هەر بەشێن بەرژەوەندی ئەگەر بڕوانە خۆ سووریا دەوڵەتی ئایدۆلۆژی نەبوو نەخێر دەوڵەتێکیشی ئەگەرەوە لە تەمەدونێکی تایە کرد هیچ دەوڵەتێکان نەبووە یعنی بەڵام شارستانەتی خۆی بەڵام تاریخی خۆی ئەوەل و تالیشی عبوون ئێشی ئەیە بەڵام تۆ تەماشای فۆرمی دەوڵەتدارەکە بکە مثلا پێکەوە ژیانی ئەو هەمووینا حرکاتی شوعی زۆر بدلێ بەقوتن و سفورگەرایی تەقەدومیەتی اجتیماعی و پێکەوە ژیان و نازام ئەو ڕەفاهەتی کە هەیە ئەمە لە ئێران نییە ئێگەر بێت و ئەمە قبوڵە بۆ لە ئێران خۆی با بێمە سەر کوردستان کورد بەگشتی حزبی کۆمۆنیستی کرێکاری لە عێراق دۆستاتی نەبوو لەگەڵ ئێران نا حزبی کۆمونیست هەبوو کە ئۆرگانەکانی کۆمەڵەوە ئەوانە بوون لە دوای تقریباً 89 کە مەنسوور ئەوان هاتنەوە لە ئەوروپا و لە دوای خوێندنەوەی تاریخی بوو مەسوود حکمەت و ئیرەزی ئازەری و کۆرشی مدەرسی و چەند کەسێک بناتەوە مناقەشەی و قەزەیە کراکە لەگەڵ ئیبراهیم عەلیزادە و عەبدوڵڵاه موتەدیوان ئەمە شتێکی تاریخیە من باسەکەم ئێمە ینی ئەو کاتە سەر بە تەیارێکی تی حرکاتی بڵێن فکری و چەپەوانە بووین ئەمان باسییان ئەو کرد کە ئەم
پرۆفایلە بۆ چەپ دەبێت بگۆڕێ و دەبێت ئەم شوناسە بگۆڕێ و ئەم فۆرمەش بگۆڕێ بەم تاقموت فەنگ و ئەم ینی شەڕی نەتەوەی ماڵیزم بە ئێمە ناکرێت شەڕی ئێمە ناو کارخانەکان شەڕی ئێمە ناو پێگەیشتی معنیە شەڕی بۆ لە بەرە هیچ موافقێک نەبوون با سەر و ترکین پەکەکە حیزبێکی چەپی مارکسی نییە نەخێر چۆن پەکە هێزێکی چەکداری بێشوناسە من نایشوناسی خۆیاڵە من مارکسی لی خۆی کەفی خۆیەتی من ئەوەی مەسئولەتی مەلەفی چەپ بەدەستەوە بۆ لە ناو ڕۆژنامە و لە کاری سەقافەیە ئەوەنە گەڕاوم هیچ شوناسێکم بۆ دۆزراوەتەوە لە بەرامبەر پەکە چونکە یەکەم ئەو دیسپلینی کە ناو پەکە هەیە لە هیچ حزبێکی جیهانیە نیە چەپگەرایی نەها ستالینی وان نییە ستالین دەوڵەت بوو ئەم حیزبە هێشتا نەبووە حزبی شوعی خۆی لەو کاتەیە ئەخەت بڕوانە حیزب کە دەوڵەت هەیە فەرقیە لەگە شاخە باش کە لە دەوڵەت هەیە فەرقیە لەگەڵەوەی کە معارەزەیە باسی بە چەپ نازانم حزبێکی بە دیسپلینە مەبەستە تونترین دیسپلین لە عالەمە دیکتاتۆرێکی ناوێنم دیکتاتۆر بەس ئەوە نازانم زۆر توندە مەسەرەن ئێمە من چەندجار پێوت و ئێمە لەناو حسابی چەپەوانە کچمان ئازاد کرد عیلاقە بەسێ تا حەدی زاوە تا حەدی سێکسیش لێ مەمنوعە کوشتنی تایە من نازانم کوشتە بەس ئەوە نازانم کە خەتەرە کە مەرفوزە ئەمە ئێکەوە بوو ئەمە چ چەپێکە کە تو ئازادی دەتوانێتەوە ئینسان بریتە لە غەریزە غەریزە لێسەنەوە کەی ئازادی پێتوانێت کچ لەناو ئەو حزب ئایدۆلۆژیانەشە بە تایبەتیش پاکەکە وەک کەنیزە کوان تەنیا بەکارێنرێن بۆ ئیشی خوان من ئەوانەی کە بینیومە تەعاملم لەگەڵ کەیسی ئەوانە کردووە کچ دەرەجە دووی ئەوانە بەس بۆ لە فۆرمایە زۆر لە فۆرمەکەی دیارە بەڕێزت وەک چەپێک پێتوانیە پەکەکە چەپ بێ من خۆم چەپ نیم من بخۆم وەکو سەقافەی هەڵگیری سەقافەی کەلتورێکی چەپ هەیە بەڵێ هەمە باشە بەڵام ئەم نزیکەی چەپ با بڵین پەکەکە لەگەڵ ئێراندا ئێستاە پێت وایە بەرژەوەندیە هەندێکی ئایدۆلۆژی چەند هێزێکی سیاسی گروپی سیاسی هەن بەرژەوەندیان لەگەڵ ئێران هەیە دەنا مووقفێکی تازە بێتە پێش لەگەڵ تورکیا ئەو بەرژەوەندی نامێنێت چۆنیانێ یعنی ئەگەر ئێران و تورکیا چەند خاڵێکی ئیقتصادی گەوریان لە بینابێت و ڕێکەوت لەگەڵەکە پەکە جێگەی نابێتە لە قەندیل بەس هەندێک کەس پێیان وایە مامۆستا کە پەکەکە لەبەر ئەوەی کە زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی عەلەوی شیعەن بەڵێ چەپیش بن هەر لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەو بربەستە سایکۆلۆژیان نییە لەگەڵ ئێرانی شیعەیە کە سونە مەذهبێک هەیەی بۆیە زۆرتر ئەتوانێت ئەخەمە لەسەر ئەساسی قسەیە کە پێم وایە چەپ نین مادام ناوێکی تری هەیە مادام ئەم تەفسیرێکی تری هەیە پێت وایە ئەو تەفسیرە ڕاست بێ خۆیان باسی ئەماکەن بەلا بەغێر و باشتر باسیاکەن کە مادام باسەکە من دەبێ بەلانی کەم بە نەزەری اعتیبار وەرەگرم یعنی چۆن باسی یعنی مەسەن پێگەی ئیجتیماعیەوان کە بڵێ لە شیمای تورکیا لە کوردستانی باکوور بوو مووقعی لەدایک بوونە مەسقەت ڕەئسیان دیارە کوێیە باشە وە شوێنی مەسەلەن پەروەردەیان دیارە و ئینتیمای دینیشیان دیارە زۆر باشە بڵێن ڕێژەی بڵاو بوونەوە و جەماوەریشان هەر لەو مەنتیقەشی ئەگەرانەیە نازانم ڕەنگە لێرەش هەبێ بەڵام باز لە باکوورەکەم بەڵێ تەسەوڕەکەم بەشێکی زۆران لێ کەواتە ڕۆیکی ئایدۆلۆژی مەذهبی هەیە لەو نزیک بوونەوەیە من ئەو دراسەیەم نەکردو بەس ئەوە ئازانم مادام ئەم ناونیشانە هەیە ئەم پێناسە هەیە هەڵبەتە هیچ پنتێک نابێ نەزەری ئەتیباری بۆ نەگری دەبێ لە بەرچاوی بیری وە کاری پێ بکەی ناو تەفسیردان بە حرەکێکی سیاسی دەبێ ئەو خاڵانە لە بەرچاوبووری کامانە سیمای ئەو تەدەنێ ینی یارمەتیدن بۆ خوێندنەوەی ئەو هەمیشە لە نێوان زلهێزە ناوچەی و جیهانیەکاندا ململانەیەکی قوڵ هەیە کە لەگەڵ خۆیدا وڵات و نەتەوە بچووکەکان پەلکێشی پێکدادان دەکات هەر بۆیە گرنگ دۆزینەوەی خاڵی بەرژەوەندیە بۆ چوونە ناو ململانیەکان